کرێکار کێیە؟ کرێکار واتە کەسێک کە لە بەرامبەر کرێک وزە و هێز و ساتەکانی ژیانی دەفرۆشێت و بەو هۆیەوە دەسەڵاتداربوون و سەروەربوونی کەسێکی دیکە دەسەلمێنێت. لە کاتێکدا کرێکار ئەو هێزە گرنگ و گەورەی مرۆڤایەتیە کە لە پرۆسێکی ئێجگار ئاڵۆزی کارکردندا بە پانتایی جیهان ڕۆژانە کار دەکات و ئامێرەکانی بەرهەمهێنان دەچەرخێنێ و ژیان دەخڵقێنێت. تەکنەلۆژیا گەشە پێدەدات و بۆ پێشەوەی دەبات سەرتاپای سێکتەرەکانی بەرهەمهێنان و بنیادنانی کۆمەلگاکانی مرۆڤایەتی لەژێر هەژمونی هێزیکاری ئەم چینەدایە. هەمووی لە ڕێگای کار و ڕەنجی ئەم چینی کرێکارەوە جێبەجێ دەکرێت. لەسەر هێزی شان و بازووی ئەو چینە هەموار و بەرجەستە دەبێت و دەگۆڕێت بۆ شارستانیات، بۆ پێشکەوتن و تەکنەلۆژیا و بۆ ژیان سەرلەبەری ئامڕازەکانی بەرهەمهێنان و گواستنە و گەیاندن و دابەشکردن. خۆیان دەرئەنجامی کار و ڕەنجی دەیان ساڵەی داپیران و باپیرانی هەر ئەم چینە کۆمەڵایەتیە جیهانیان. لە نێو کۆمەڵەکانی ڕابردوودا ئەوەی لە دەرەوەی ماڵ و چەلگە و شوانی کاری بکردایە کرێکار بوو. مەبەستیش کاری ڕۆژانە بوو بە گوێرەی کات. چینی کرێکار لق و بەشی دیکەی بۆ زیادبوون و کرێکاربوون تەنیا لە وەستا و شاگردی تەلارسازی نەوەستا. کرێکارانی کارگە و کرێکارانی خزمەتگوزاری بۆ زیادبوون، بەڵام گۆڕانی سیستەمەکان لە کرێگرتەی چین و توێژە پرۆلیتارەکان بە تایبەت چینی کرێکار هیچی نەگۆڕی، بەڵکو زنجیرەکانی دەستی ئەوانی ئەستورتر کردووە، چونکە پێداویستی مانەوەی سیستەمی دارایی تایبەت و کاری کرێگرتە ئەوە دەخوازێت کە کرێکاران لە بەرهەستیاری پێگەی چینایەتیان لە نێو بەرهەمهێنان زیاتر بند بکات و جوڵە وزەیان لەبەر ببڕێت. ئێستا لە هەموو کات زیاتر سیستەمی سەرمایەداری و بەجیهانی بوون لە ئاستی کێشە و پرسە مرۆیەکان لە قەیراندایە. تا دێت نادادپەروەری و جیاوازی چینایەتی قوڵتر دەبێتەوە. بێکاری و برسێتی تەنجی بە زۆرێک لە کۆمەڵگاکان و وڵاتان هەڵچنیوە. ڕێژەی بێکاری و هەژاری لە هەر کاتێک زیاترە. هاوکات لە عێراق و هەرێمی کوردستانیش بەهۆی پەیوەستبوونێکی هەڕەمەشیانە بە ئابووری بازاڕی ئازاد و قۆرەخکردنی ئەو بازاڕە لەلایەن کەسانی پشبەست و بەدەسەڵات بۆ تەمایی بێسەروبەری و پشێوی زۆری ئابووری، ئەنجامەکەی گەندەڵێکی لە ڕادەبەدەر و نادادیشی کۆمەڵایەتی و جیاوازی چینایەتی زۆر زیاتر کردووە و خەڵکی تووشی بێمتمانەی کردووە. شەڕ و قەیران و نەخۆشی و گەرما و سەرما و نەبوونی موچە هەموو ئەمانە لە ڕێگای کرێکاردایە. قوتی کرێکار لە بەرژەوەندی زەبەلاحدا ململانەی مەرگ دەکات و ئاوڕێک لە چینی کرێکاران نەدراوەتەوە. بەپێی ئاماری سندیکای کرێکارانی کوردستان گیان لە دەستدانی کرێکار لە 4 ساڵی ڕابردوودا بەم شێوەیە بووە. لە ساڵی 2017دا 16 کرێکار گیانیان لە دەستداوە. لە ساڵی 2018دا 25 کرێکار، لە ساڵی 2019دا 38 کرێکار، لە ساڵی 2020دا 35 کرێکار، هەروەها لە 2021دا 80 کرێکار. لە دەستپێشی مانگی یەشی ئەم ساڵیشەوە تا مانگی ئایار 9 کرێکار گیانیان لە دەستداوە. ئەی ڕەوشەکە دەبێت بۆ ژنانی کرێکار چۆن بێت؟ بێگومان لە هەر وڵات و کۆمەڵگایەک چینی کرێکار و هەژار لە ڕێزی ئەو لایەنانن کە زۆرترین خەسار و زیانیان بەردەکەوێت و زوڵمیان لێ دەکرێت. ڕێژێشی بەرچاو لەم لایەنانە کە لە ڕاستیدا نیوەی کۆمەڵگای جیهانیش بەگشتی پێکدێنن ژنانن. ژنێک کە هەر لە دەستپێکی بەدیهاتنی مرۆڤایەتیەوە خۆی دروستکەری کۆمەڵگە بووە، بەڵام تەواوی ڕەنج و ماندووبوونیان بێنرخکراوە و لەو ئاست و شوێنە جێگیر نەکراوە کە شایەن و شیاوێتی کار بکات. کرێکارێکی ژن لە دوولاوە زوڵمی لێ دەکرێت و مافی پێشێل دەکرێت. هەموو کرێکارێک دەچەوسێتەوە و هەمیش وەکو ژنێک. ڕێژەیشی بەرچاو لە ژنانی کرێکار لە شار و ئاوایە جیاجیاکانی کوردستان بە گەرمای هاوین و سەرمای زستان لەلایەکەوە سەرجەم کارەکانی ناوماڵ دەکەن و لەلایەکی دیکەشەوە هەر لە بەیانی هەتا ئێوارە لە کوورەخانە و کارگە و شوێنەکانی دیکەی کاردا سەرقاڵی کارکردنن. کاتێک کار لە چالاکێکی زۆرە ملیانە و ناچاریانەی کرێگرتەییەوە دەگۆڕێت بە چالاشیشی کۆمەڵایەتی خۆبەخشانەی تاکە ئازادەکانی کۆمەڵی ناچینایەتی ئیدیواتا و پێگەی ئابووری و کۆمەڵایەتی ئێستای کرێکار و پرۆلیتاریش نامێنێت.